بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ دەستگای خێرخوازی بەخشین بەشی بە باوکان ئەمڕۆ ئەو پرۆژەیە کە ڕامانگەیان بوو بۆتان بابەتی کڕینی جلوبەرگی جەژن بۆ مناڵانی بێباوک جێبەجێ ئەکات کە پرۆژەکە کڕینی جلوبەرگی مناڵانی بێباوک بۆ 2000 مناڵ لەخۆ ئەگرێ الحەمدولله ئەمڕۆ هێناونمان بۆ ئەم مۆڵە و لێرە هەوڵە دەین جوانترین جلەکان بە دڵی خۆیان هەڵبگرن و بتوانن بە دڵی خۆیان کامجلیان پێ باشە کامجلیان بەلاوە جوانە کامجلە بۆ ئەوان ڕازاوەترە ئەوە هەڵگرن و جەژنی پێوە بکەن سواز بە خێرخوازان کە و کارمان بوون ئینشاڵڵا لەگەڵمان بن تا بینەری پرۆژەکەمان. بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاسی ئەم خێرخوازاکەین کە دیاری جەژنی پێداین خۆی گەورە دیاری بەهشتی بەخشێت و پاداشتی باتەوە لە بەهشتی بەرینی خۆی. سپاس بۆ دەستگای بەخشین کە نایەڵێت ئێمە بێ جلوبەرگ بین و هەموو ساڵێک جلوبەرگی جەژن و بۆنەکانتمان بۆ دابین دەکات. پانتۆڵێک و بلووسێک و کالەیەک و گۆرەویست هەموو پێداویستی و جلی جوانم وەرگرت. دەستخۆشی بۆ خێرخوازان. سپاس بۆ خوا ئەوەی حەزم لێبێ هەڵم گرتووە زۆر سپاسی بەخشین و خێرخوازانەکەم بۆ ئەوەی ئەم چاکەیان کردو. باز بە خێرخوازان ئەمڕۆ کە بە سەدان کەس لێرە هاوکار بوون جلوبەرگی ئەم مناڵە بێ باوکانیان هەڵگر دەستخۆشییان لێ یەکەم سوپاسیانەکەم مەمنونیان بەڵێ دەستیان خۆش بێ موجلێکی لێبوو دەستخۆشییان لێ یەکەین پای گەورە پاداشیان باتەوە لەشیان ساغ بێ ئینشاڵڵا بۆ هەموو تەمەنە جیاوازەکان بۆ گەورە و بچووک بۆ هەمویان هەڵمان گرتووە دەستیان خۆش بێ و دەستخۆشییان لێ یەکەین و خێریان بنووسێ و پای گەورە پاداشتیان باتەوە ئینشاڵڵا. الحەمدوللا هەموو شتێکی جوانم کڕیوە کڵاوم کڕیوە جیژێتم کڕیوە قایشم کڕی و پانتۆڵم کڕیوە کڵاو سپاس بۆ خێرخوازان سپاس بۆ خێرخوازان بەخشین. ئەو جۆدایە ئەم بۆ دێژە ئێقدۆ بۆ دیێە ئەم پێیاوە ئەو پاکتۆیە هەموو جلێکی جوانی جەژنم کردووە. سپاس بۆ خێرخوازان سپاس بۆ بەخشین. وڵا بۆ هەموو تەمەنەکانی تیا بووە لەم بچووکەوە هەتا گەورە و بە سەدان مناڵ لەیرە بەشدار بوون سوودمەند بوون لێیان. زۆر سپاس بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە هەموو ساڵێ ئەم
جلوبەرگ بۆ مناڵەکانەکەوە زۆر مەمنون دەستان خۆش بێ وەڵا زۆر دڵخۆشن من لێرە کەیبینم زۆر دڵیان پێخۆشە و زۆریش حەزامەشتی جوانیشی تایە و ئەوانش بە دڵی خۆیان دەست خۆشی بۆ ئێوەش و بۆ ئەم ماڵەش مناڵەکان جلەکانیان بە دڵی خۆیان هەڵگرتووە و لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە دابین کراوە و لێرە هەموو پێداویستێکی مناڵەکانیشی لێ و زۆر سپاسی خێرخوازان و دەستگای خێرخوازی بەخشینیشەکەی بەڵێ پێڵاوی لێیە کالەی لێیە پانتۆڵی لێیە بلووسی لێیە کراسەتر جلی جەرەوە جلی ماڵەوە هەمووی لێیە هەموو ساڵێک بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک پرۆژەی جۆراژۆر جێبەجێ ئەەکەین ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە سپاس بەخوای گەورە تا ئەمڕۆ کە ئاخر ڕۆژمانە لە شاری سلێمانیە بۆ دابەشکردنی جلوبەرگی جەژنی منداڵانی بێباو لەگەڵ موچەکانیانە تا ئەمڕۆ سپاس بەخوای گەورە 1489 منداڵی چاوگەشتمان موچێ ماڵەکانیان وەرگرتووە و بە سەرجە مناڵەکانیان کاکاتە 1489 منداڵ لەم سیتیانە جلوبەرگیان هەڵگرتووە کە بە بڕی نزیکەی 53 ملیۆن دینارە ئاماژە بەوە بکەم کە ئێمە تەنها لە ناو شاری سلێمانی ئەوەندەمان کردووە لە شار و شارۆچکەکانە لە هەموو شوێنێکە منداڵی بێباوەکمان هەیە بۆیە داواکەم لە خێرۆمەندان لە دەوڵەمەندان لەو کەسانی کە خوا پێداون بتوان ئینشاڵڵا بۆ ئەم جەژنی ڕەمەزانی پیرۆزە مناڵ دڵی مناڵێکی بێباو خۆش بکەن کە بڕەکەی کاتە 35,000 دینار. بەخشین بەکڕینی پێداویستی و جلوبەرگ و پێویستیەکانی جەژن بۆ مناڵانی بێباوک هەتا ئێستا 1489 مناڵی بێباوک تەنها لە شاری سلێمانی ئەڕازێنێتەوە بە پرۆژەکە پرۆژەیەکی دەستگای خێرخوازی بەخشینە و کە پێداویستی و جلوبەرگی جەژنی ڕەمەزانی پیرۆز بۆ مناڵانی بێباوک دابینەکە لە ئێستاە سەدان مناڵی بێباوک لە چاوەڕوانی ئەوەن کە جەژنەکەیان بە جلوبەرگ و پێداویستەکانی بەخشین بڕازێنەوە ئێستا سەرجەم شار و شارۆچکەکانی تر قەزا و ناحیەکان لە چاوەڕوانی دەستگای خێرخوازی بەخشیندان تا بتوانن مناڵە بێباوکەکان بڕازێنێتەوە چاوەڕێی ئێوە خێرخوازین بەخواتان سپێرم خواتان